بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. ئازیزەکانم لەخوای پەروەردگار ئەپارڕینەوە کەوا نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەمولایەکمان قبول بکات. بەڕێزەکان، پێغەمبەرگیان عەلەیهی الصەلاة وەسەلام لە حەدیثێکی زۆر موژدەبەخشدا ئەفەرمێت هەر کەسێک بڵێ من قال أستغفر الله العظيم الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه غفر له وإن كان فر من الزحف. ئەفەرمێ پێغەمبەرگیان عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ هەر کەسێک ئەمە بڵێت خوای پەروەردگار لە گوناهەکانی خۆش ئەبێ، ئەگەر تەنانەت ڕایشی کردبێت لە مەیدانی جەنگ بەرامبەر بە کافر و بێباوەڕان، واتە پشتی هەڵ کردبێتیش لە کاتی جەنگا لە مەیدانی جەنگا دژی بێباوەڕان، کە ئەمە یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان. چونکە لە حەدیثێکی ترا پێغەمبەرگیان عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ کە ئەبی هوڕەیرە بۆمانی ئەگێڕێتەوە ئەفەرمێت پێغەمبەرگیان عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمووی ئیجتەنیبوا سەبع الموبقات، فەرمووی خۆتان بپارێزن لەو حەوت تاوانەی کە لە ناوتان ئەبات و بەرەو تیاچوونتان ئەبات. یەکێک لەوانە لە کاتی جەنگا موسڵمان ڕابکات یاخود پشت هەڵبکا بەرامبەر بە بێباوەڕان شەڕ بکرێت، موسڵمان ڕابکات و پشت هەڵبکات لە موسڵمانان، واتە خیانەت بکا و ڕابکات و مەیدانی جەنگ جێبهێڵێت، کە تاوانێکی زۆر گەورەیە. ئەفەرمی هەر کەسێک ئەم ذیکرە بکە خوای پەروەردگار لێی خۆشە بێ. بەڕاستی ذیکرێکی زۆر گەورەی و حەدیثێکی زۆر موژدەبەخشە. ئەگەر هەر تاوانێکت هەبێ ئەم ذیکرە بکە، بەڵکو خوای پەروەردگار لە گوناهەکانت خۆش بێ، بەو هیوای خوای پەروەردگار لە گوناهی ئێمە و ئێوەش خۆش ببێت. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.